ساڵتان لەبێت و بەیانیتان باش لە بەیانی 24ێکی دیکە لەگەڵتانین بۆ هیواییکە ڕۆژێکی جوان دەست پێ بکەن ڕۆژێکی پڕبزە و پڕ لە خۆشی. لە زاخۆ یادی ڕۆژی جیهانی سینەما بەرزڕاگیرا و دوو سینەماکاریش خەڵات کران. سینەماکارەکان داوا دەکەن لە کوردستان گرنگی زیاتر بە سینەما بدرێت. لە پرۆگرامی ئەمڕۆمان باس لە تەندروستی دەموددان و ڕێگاکانی سپیکردنەوەی ددانەکەین. ئەو مادە سروشتیانەشتان پێناسیین کە یارمەتیدەرە بۆ سپیکردنەوەی ددان. بزن لە بەرلین پێگەیەکی تایبەتی هەیە و خەڵکی خۆشیانەوێت. هەر بۆیە شوێنی بزنەکان لەسەر نەخشە دیاری کراوە تا خەڵکی بە ئاسانی بیاندۆزنەوە. لە هەولێر ڕۆژی جیهانی کڵاوی سیدارە یادکرایەوە. کاتێک بە بڕیارێکی پاشایەتی لە ساڵی 1925 قوتابیان و مامۆستایان ناچار کران بەوەی کە دەبێت کڵاوی سیدارە لەسەر بکەن وەک ڕەمزێکی زانست و معریفە ئامانج لە دەرکردنی ئەم بڕیارە بۆ ئەو بوو کە هەر یاخود بۆ کە بووکە توێژی مامۆستا و قوتابی لە خەڵکانی ئاسایی جیا بکرێتەوە بەو کڵاوە. بەلەسەرکردنی ئەم کڵاوە پرۆسەی خوێندن دەگەڕێنەوە بۆ نزیکەی 100 ساڵ لەمەوبەر. کاتێک بە بڕیارێکی پاشایەتی ئەو کات مامۆستا و قوتابی ناچار کران کا کڵاوی سیدارە لەسەر بکەن وەک ڕەمزێک بۆ زانست و معریفەت. ئەم یادە لەلایەن مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەیی هەولێر هەموو ساڵێک دەکرێتەوە. سدار یاخود سیدارە بە کوردی ئەتەکێتێکی ئیداری زۆر جوان بۆ لە سەردەمی پاشایەتی یادکردنەوەی بەو مانایە دێت کە ئێمە هەر کەسانێک لەو سەردەما ئێمە مۆزەخانە و ئەرشیف پەروەردەی هەولێرین ئەگەر لە ژوورەکان سەیر بکەی گەورە پیاوانی پەروەردە و فێرکردن لەو شارە سیداریان لەسەر ناوە کەواتە کڵاوی زانست و عیلمە. بۆیە ئێمە هەموو کۆتا هەفتە لە هەموو ساڵێکدا یادی نەریتی سیدار لەسەرکردن دەکەینەوە بۆ ئەم ساڵیش وەکو ئێوە لەگەڵمانن ئەم یادە جوانە دەکەینەوە. ئەم دیاردەیە تا ڕووخانی سەردەمی پاشایەتی لە عێراق بەردەوام بوو. ئەوەی بم کڵاوە لە نێو شاردا بینرا بووایە ئیدی هەموو خەڵک دەیزانی کە ئەو کەسە مامۆستایە یاخود قوتابی. خاڵس یونس خۆ یەکێکە لەو کەسانەی کاتێک قوتابی بووە ئەم کڵاوەی لەسەر ناوە. سیدارە لە هەولێر با بلێن لە کوردستان بەگشتی هەموو کەس لەسەری دەکەن لە هەموو عێراق لە کوردستان لە هەموو شوێنێک عەرەبەت کوردت تورکمان جوولەکە کریستیان هەموو لەسەریان دەکرد. بەس ببووە دوو بەش. بەشی یەکەم خەواس و عەوام هەیە پیاوی خاسەکان خاس سیدارەیان لەسەر دەکرد ڕۆشنبیر بوون چینی ڕۆشنبیر بوو سیدارەیان سەر دەکرد ئەوانە تێگەیشتی بوون خوێندەوار بوون ئەفەندیان پێدەگوت کە خوێندەواری هەبەوە جەری دەشی لە جیفانی خۆی دادەنا قەلەم پەندانەکەی دیار بوو دەستە سڕەکەی لێرکان بوو قەنە فلوشتوای هەڵدەگرت ئەوان دەیانگوت ئەوانە ئەفەندینە ڕۆشنبیرن خوێندەواریانەیە. پێشتر کڵاوی تەربوش بەکاردەهات بەڵام کاتێک پاشا فەیسەڵ پاشای عێراق ساڵی 1924 سەردانی ئیتاڵیا دەکات لەوێوە ئەم کڵاوە دەبینێت و بڕیار دەدات لە عێراقیش هەمان کڵاو لەسەر بکرێت. ئەگەر ئێمە سەیری ئەم پێشەنگایە بکەین بۆ نمونە ئەو وێنە کۆمەڵە وێنە جەماعیە لە ساڵی 24 قوتابخانەی ئەربیل ئولا لە پێشوازی مەلیک فەیسەڵە قوتابی و مامۆستایان لێرە کڵاوی تەربوشیان لەسەرە لە 1924 ئەو تەربوشەی سەردەمی عوسمانی. بەڵام لە ساڵی 1925 ئەگەر سەیری تۆماری مامۆستایەکان بکەین یان تۆماری قوتابیان بکەین یەک لە وێنەکان وێنەی باوکمە لە تۆماری قوتابیان لەسرم گرتوتەوە لەو کاتە دەو سەردەما دەبینین کڵاوی سیداریان لەسرە دوای ئەوەی کە لە پەرلەمانی عێراق پێشنیاز دەکرێت و دەکرێتە کڵاوێکی ئیداری. یادکردنەوەی ئەم ڕۆژانە ئاشناکردنینەوەی نوێیە
بە قۆناغەکانی سەردەمی ڕابردوو. ئەگەرچی ڕەنگە بۆ ئێستا لەسەرکردنی کڵاوێکی لەم جۆرە بۆ قوتابیان هەم بۆ مامۆستایان ئاسان نەبێت. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. ئەوەی کە بینیمان لە هەواڵە وەرزشیەکان لە دوێنێ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەگشتی هەواڵێکی دڵخۆشکەر بوو بۆ خانمان زۆر تایبەت بۆ هەواڵە، چونکە دوو خوشک لە ماوەی 2 ڕۆژ لە پاڵەوانێتی بەرزکردنەوەی قورسایی عەرەبی کە لە شەقڵاوە بەڕێوە دەچێت 9 مێدالیای زێڕیان بەدەست هێنا. ئەمڕۆ ئیناس بە تەنیا 6 مێدالیای زێڕی بردۆتەوە و دوێنێش ئیسرای خوشکی 3 مێدالیای زێڕی لەمل کردووە کە ئەو دوو کچە کوردە لە ڕێزی یانی هەولێر و هەروەها هەڵبژاردەی عێراق یاری دەکەن و هەروەها مەدالیەکانیان پێشکەشی گیانی باوکیان کرد کە ڕاهێنەرایەتی دەکرد و 3 مانگ لەمەوبەر بەهۆی کۆرۆناوە کۆچی دوایی کرد. ئەمە دەستکەوتێکی گەورە بووە کە بەدەستیان هێناوە دوێنێ پاڵەوانێتێکە بەڕێوە چوو، بۆیە دەڵێم ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ خانمان، چونکە ئەمە یەکەم جارە کچانی ئێمە بەو شێوەیە مەدالیا بەدەست بهێنن و ببن بە جێگەی شانازی. ئیناس موحسین لە ڕۆژی دووەمی یاریەکانی پاڵەوانەتی بەرزکردنەوەی قورسایی وڵاتانی عەرەبی لەسەر ئاستی لاوان هەمووانی شۆک کرد. ئەم کچە کوردە 6 مێدالیای زێڕی بەدەستێنا کە ئیناس لە خەتف 58 کیلۆگرامی بەرز کردەوە، لە کلین 65 کیلۆگرامی بەرز کردەوە، بە تەنیا 6 مێدالیای زێڕی بۆ هەڵبژاردەی عێراق بەدەستێنا. ئیناس لە نێو 14 وڵاتی عەرەبی ڕکابەری کچێکی کوێیتی دەکرد، بەڵام لە کۆتایی توانی 6 مێدالیای زێڕ بباتەوە. ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنین و ئیشاڵا لە بتوڵەکانی داهاتووشدا ئەنجام باشتر بەدەستدەین و سەری هەموو کوردستان بەرز دەکەینەوە. 24 مەدالی زێڕم هەبوو و ئێستاش بۆ 6 مەدالی زێڕ. بێگومان ئەو پاڵەوان تێلەبەرەوەی لە کوردستان کرا و زۆر دڵخۆش بووم و ئەوە شانێزێکی گەورەیە لە ناو کورد. لە ڕۆژی یەکەمیشدا ئیسرا موحسین خوشکی ئیناس سەرنجی هەمووانی ڕاکێشا. ئەو کچە کوردەش لە سەرئاستی تازەکە پێگەیشتوان 3 مێدالیای زێڕی بەدەستهێنا، لە نەتر 65 کیلۆگرام و لە خەتف 61 کیلۆگرامی بەرز کردەوە. لە سەرئاستی گشتیش ڕکابەری نەبوو. ئیسرا و ئیناس بەیەکەوە تەنیا لە ماوەی 2 ڕۆژ 9 مێدالیای زێڕیان بەدەستێنا کە کچە کوردەکان تا ئێستا 18 مێدالیای جۆراوجۆریان لە پاڵەوانەتی بەرزکردنەوەی قورسایی عەرەبی بەدەستێناوە. ئیناس و ئیسرا سەرکەوتنەکانیان پێشکەشی گیانی موحسین عەزیزی باوکیان دەکەن کە 3 مانگ لەمەوبەر ئەو ڕاهێنەرە بەهۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا کۆچی دوایی کرد. توانم پلەیەکەم بەدەستمێنم، هەروەها خوشکەکەم توانی پلەیەکەم بەدەستمێنی. هیوادارم هەموو یاریزانە پلەیەکەم بەدەستمێن، بە تایبەتی خوشکەکەم ڕۆحی باکم ئاسوودە بکەین. وابڕیارە لە ڕۆژی سێمی پاڵەوانەتیەکەدا ئۆشین موحسین کە خوشکێکی دیکەی ئیناس و ئیسرایە لەسەر ئاستی پێشکەوتوان بەشداری پاڵەوانەتیەکە بکات کە بە بەشداری 14 وڵاتی عەرەبی 200 یاریزانی کوڕ و کچ لە شەقڵاوە بەشداری پاڵەوانەتی بەرزکردنەوەی قورساییان کردووە. با مانجی گرنگیدانی زیاتر بە بواری سینەما سندیکای هونەرمەندانی کوردستان نووسینگەی زاخۆ هەستا بە ئەنجامدانی ڕێوڕسمێک کە تیایدا کورتە فیلمی سینەمایی نمایشکرا و 2 سینەماکاریش خەڵاتکران و دیارە و سینەماکارانە داوا دەکەن کە لە زاخۆ لە کوردستانیش بەگشتی گرنگی زیاتر بە سینەما بدرێت بۆی کە هۆڵی تایبەت دروست بکرێت تا خەڵک زیاتر ڕووبکەنە سینەما و وەکو جاری جاران خەڵک حەزی بە بینینی فیلم بێت لە ناو هۆڵی سینەماکان. لە ساڵ 1939 یەکەم فیلمێ ڕەنگاوڕەنگ هاتە بەرهەمهێنان 28 مەها 12 ku bi roja cîhaniya sînemayê hatiye destnîşankirin ji laya Sendîka Hunermendên Kurdistanê nivîsîngeha Zaxo ve bi encamdana çend çalakiyan hate saxkirin. Evrika roja cîhaniya sînemayê me hez kir em wek Sendîka Hunermendan evê rojê sax kîm nûmayişkirina filmekê sînemayî Kurta filimî derhêner kameran bêtasî êkişi endamê Sendîka me ye kurê bajêrê Zaxo ye kesanekî xwedan şiyan e çendî navê dîme hene di bajêrê da em hez kirin wekû zincîrekê devxwe peyda kirin hêdî hêdî ev Kurta filmê tenê û berhemet hebêne nûmayişkirinê ew xelkê jî evê dêne pêş van filma ev rawşenbîriya hunerê sînemayê defan peyda bit.
هر دوی هلکفته دا کرته فیلم سینمایی سینماکار و درهنر کامیران بیتاسی بناو وسیعت هات نشاندان دیسان جلای سندیکا هنرمندان و رسل درهنر نافبری و نعیما عبدو و کوی کم جنا سینماکارا زاخو هات گرتن و هات نخلات کرن. باز گلکی که خوش بیم که فیلم من به بیداوریه دیدنی شاندان بجارایی که الباجار زاخو هیوی دارم جد همین روزن سینما سالانه بین ساخت کرنه و سینما هر وقت بزاف بهتر کرنه که ام سینمای پیش بخون کردستانه سینما بروه که ناقدر مثلا که گروپه جا هیوی دارم حالا سینمای هبن ورشوب هبن گرینگی پی بدن زانکوی لهر جهه که چیروکا دست نشان کرنا و روژه و که روژا جیهانیا سینمای بوجارا یکمو لسال 1895 جلای ولات فرانسا و هاتیا دست نشان کرنو جهنگی و تساخ کرنو لبیر اینان. لهرما کردستان جی پیخمتی گرینگ پیدانا زیده تر بوی بواری افروش تساخ کرن. اسلام یوسف کردستان 24 زاخو تا دێت زیاتر گوێگرتن لە گۆرانی موزیکی بیانی لە کوردستان بەرەو زیاد بوونەچێت. ئێمە پرسین ئاخۆمە هۆکارەکە یالوودەبوونە بە موزیکی بیانی یان کوالێتی و بەهێزی گۆرانی و مۆسیقاکانە کە واکات ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر گوێ لێ بگرێت. یاخود ئاخۆ گۆرانی و موزیکی کوردی ئێستا بۆ شایی دروست کردووە تا خەڵکی ڕووبکاتە موزیکی بیانی. هاوکارماندالیا بۆ چوونی بەشێکی هاوڵاتیانی وەرگرتووە با پێکەوە بینەری ئەوە ببین و دواتر ئەم بابەتە زیاتر تاوتوێەکەین میوانیشم لەگەڵ و گەنجێک زیاتر گوێ لە چ گۆرانیەکە گریان گوێ لە چ مۆسیقایەکە گریت من وەکو خۆم گوێ لە هەموو جۆرە گۆرانیەکە گرم و هەموو جۆرە میوزیکێک گوێ لە ئەگرم پێم خۆشە هەمیشە گوێ لە شتی هەمە جۆر بگرم یعنی جیاواز بن هەم گۆرانەکانە میوزیکەکان بیانی بێ کوردی بێ اینجا خەمبار بێ دڵخۆشکەر بێ ئەمانەی کە ئێستا بۆ نمونە هەموو جۆرێک و لە ئێستاە زیاتر حەزم لە ئینگلیزیەکانە گویان لێ ئەگرم. کارەکەی چییە؟ ئینگلیزیەکان هۆکارەکەی بۆ نمونەوەکو شخصی خۆم من حەزم لێ گوێ لێ بگرم بۆی زیاتر بتوانم زمان ئینگلیزیەکەم باشکەم یەک دووش هەستەکەم چێژ و عینێکی تایبەتری هەیە تا هەندێک گۆرانی و میوزیکی ئانی تر بڵین نامەوێ خوانەخواستە کوردەکە چۆن بڵێ دابەزێنم مستەوایەک نا بەعکسەوە هەمیشە کاتێک گوێم لە گۆرانی کوردی گرتووە زۆر زیاتر ئەحساسێکی خۆشترم هەیە لەبەرەوەی زمانی دایکە لەبەرەوەی کە هەستەکەی شتێکی چۆن بڵێ نەتەوەی یا خۆشەویستە زۆر پیرۆزە لەلام بەڵام ئێستا کە وەکوتم ئینگلیزیەکان بۆ ئەوەی زمانەکەم باشکەم و عەرەبیشم هەندێک جار زۆر حەز لێیە. زیاتر چێژ لە جۆرە میوزیک و گۆرانیەک وەرە وەڵای من خۆم خودی خۆم زیاتر گوێ لە گۆرانی کوردەکانە گرم با کۆن و تازەوە بیانیش فارسی ئینگلیزی ئەوانەش گوێ لێگرم بەڵام زیاتر دیالێکتی خۆمان گوێ لێ ئەگرم حەزم لە هی خودی خۆمانە. ناوە گۆرانیەکان یان مۆسیقاکانی خۆمان زیاتر حەزت لە کلاسیکەکانە کۆنەکان یان ئەمانەی کە ئێستا نوێکان کۆنەکانیش بای خۆی خۆشیتیە مۆدل تازەکانیش بای خۆی خۆشیتیە کۆنەکان عەباسی کەمەندیە مەتهەری خالقی ئەمانە زۆر خۆشن گۆرانیەکانیان بۆ هەنێک کاتی تایبەت گۆرانی تازەکانیشمان بۆ کاتی و شوێنی خۆی زۆر خۆشن. گوێ لە گۆرانی کوردی و ئەگریان گۆرانی بیانیەکان زیاتر گۆرانی بیانی حتر طبعا ئێستا بۆ نمونە گەنج زیاتر حەزی لە گۆرانی فارسی یان بۆ نمونە ئەم گۆرانەی لە تیکتۆک زیاتر بڵاوە بەڵام منۆکو خۆم گۆرانی بیانی ئەژنەبی. کارەکەی چییە؟ وڵی عادەتەن لەحنی ئەوان خۆشترە میوزیکیان خۆشترە و ئەدای دەربڕینی گۆرانیەکە و هەروەها ئیتر تێکس سروشتەکانیان بۆنە تەرجمەی ئینی خۆمانی بکەی زمانی خۆمان خۆشترە وەکو لەوانەی خۆمان هەمووی تەقلیدە هەمووی ئەوانەی خۆشمان ڕۆن لەوانێنی زیاتر بڕێ سەرچاوەکە باشترە. وڵا تایبەت وەک چۆمێژی وەک زمانەکەمان زیاتر گوێ لە کوردی ئەگرم گۆرانی کوردی چونکە ئەوە ئێمە باش تێناگەین لە زمانی ئینگلیزی بەڵام ئەمە خۆمان
عادەت هەر گوێ لە کوردیەگرین بەندە کوردیەکان تایبەت زۆری. بەڵێ وەک بینیمان کا بۆ چوونی بەشێک لەو گەنجانەوە بوو کە گوێ لە گۆرانی بیانی دەگرن وەکو یەک دوانێکیان باسییان لەوە کرد کە زیاتر چێژ لە گۆرانی بیانی دەبینن لە تێکستەکەی لە میوزیکەکەی و زیاتر هەستی پێ ئەەکەن دەبێ مانە هۆکاری هەبێت دەبێ بزانین کە پەنجە بخینە سەر کێشەکە لەکوێیە خۆ گوێگرتن لە میوزیکی هەر کولتور و نەتەوەیەکی دیکەش ئەوە ڕەنگاوڕەنگیە داد بە ئەو چێژ و تامێکی ئێمە دەیبینین لە ئەو میوزیکان یاخود ئەو گۆرانیانەوە میوزیک و گۆرانی زمانێکی هاوبەشە لە هەموو جیهانە جوانی شەکە تۆ شارەزایید لە میوزیکی گۆرانی نەتەوە کولتوری دیکە بێت هەروەکو باسم کرد بۆەوەی کە بە یەک ڕیتم بە بەردەوام گوێت لە یەک جۆرە شت نەبێت بەڵام لەگەڵ ئەوەشە گرنگە کە گەنجی ئێمە بە میوزیک و کولتوری خۆمان یعنی واتە میوزیکی کولتوری کوردی شارەزا بێت بزانێت کە ئێمە چەنەها هونەرمەندمان هەبووە و هونەرمەندیش ڕۆژانە ئەتوانین بڵین بەرهەمی جوانتریان لە دایکە بێت و بەرهەمی نوێ خەنە بازاڕەکانەوە بۆی کە بزانین ئەمە کاریگەریەکانی چییە چۆن دەکرێت وا بکەین میوزیکی کوردیش لە لای گەنجان خۆشەویست بێ گوێی لێ بگرن یاخود لە وڵاتانی دیکە گوێ لە گۆرانیە کوردیەکان گوێ لە میوزیکەکە کوردیەکان بگرن ئەمە زیاتر قسەی لەسەرەکەین بەڵام ئێستا باس لە بابەتێکی تەکنۆلۆژیتان بۆ ئەەکەم کە دوو پسپۆڕی بواری تەکنۆلۆژیای زانیاری لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا نەخشەیەکیان دروست کردووە کە لەو ڕێگەیەوە دەتوانێت شوێنی بزنەکان دەستنیشان بکرێت و خەڵک بزان لەکوێ بزنی لێیە کە دەچنە ئەوێ وێنەی لەگەڵ ئەگرن یاخود ئەو ئاژەڵە بەلایەنەوە خۆشەویستە دەچن بیبینن وەک دوو پسپۆڕەکە باسی ئەکەن ئامانجی پرۆژەکەیان بازرگانی نییە بەڵکو تەنیا بۆ دڵخۆشکردنی هاوڵاتیانە چونکە بزن لە لای خەڵکی بەرلین ئاژەڵێکی خۆشەویستە وەک باسم کرد و هاوڵاتیانش بۆ ئارامی دەرونیان یاری لەگەڵەکەن شوێنکەوتنی ئەم ئاژەڵانە ئێستا ئاسانە هەرکات بتەوێت دەتوانیت بیدۆزیتەوە شوێنەکەی لەسەر نەخشەیەک دیاریکراوە کە لەلایەن ئەندازیاری ئایتی ئانا بێرژێکۆفا دروست کراوە کە هاوبەشی دروستکەری نەخشەی بزنی بەرلینە بیرۆکەکە سادەیە نەخشەیەک کە دەری دەخات بزنەکانی شارەکە لەکوێن و ئەگەر ئازادن سەردانی بکەن یان ئەگەرنا دەبێت پارەی چوونە ژوورەوە بدەن نەخشەکە لەگەڵ نەخشەی گوگڵ دروست کراوە هەروەها مانای ئەوەیە کە خەڵک دەتوانن گەشتی بزنی خۆیان لە سەرتاسەری پایتەختی ئەڵمانیا دروست بکەن ئێمە لە ڕاستیدا ئەم ئەپلیکیشنەمان بۆ هاوکاریکردنی خەڵکە دروست کردووە بە تایبەتی بۆ کەسانەی کە خاوەنی ئاژڵن وەکو بزنەکان ئێمە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە هاوکاری زیاتریان ئەەکەین بۆ ئەوەی کە ئەگەر بزنەکانیان بزر بوو ئەوە بیدۆزنەوە بە ئاسانی بۆ نمونە من لێرەم لە باشووری بەرلین هاوڕێکیشم بە ناوی ئۆلگا لە باکوورە ئەو بە باشی ئاگاداری هەموو بزنەکانی باکوور بوو بەڵام هیچ بیرۆکەیەک نەبوو کە تۆ بتوانیت بیتە پارکی حەسەن هیت لە ئێستادا 24 شوێن هەیە لەسەر نەخشەکە ڕەش بۆ بزنەکانە کە ئازادن سەردانی بکەن و سووریش بۆ ئەوانەیە کە شوێنێک کە پێویستی بەکرێ چوونە ژوورەوە هەیە هەروەها نەخشەکە بزنی ساختەش پیشان دەدات وەک پەیکەری ئاژەڵەکان ئەم نەخشەیە پێناچێت بێتە پارە دروستکەرێکی گەورە بۆ بێرژۆکۆفا چونکە بەکارهێنانی ئازادە و بازاڕی بەرلینە بزن دۆستەکان لەوانەیە تا ڕادێک سنووردار بێت بەڵام خۆشویستنی بزن وای کردووە بەو کارە هەستێت بزنەکان زۆر جوانن ئەوان تەنها هەندێک خۆشیت پێدەبەخشن سێرکەوان چەندە چێژ لە خاشاکەکە وەردەگرن بەڵێ بەڕاستی زۆر باش بوو تەنانەت ئەگەر کەش و هەواش خراپ بێت و هەرچی ڕوودات دەتوانیت بە ئاسانی شوێنی بزنەکان بدۆزیەوە هەر کەسێک گەستی بافشاری دەرونی کرد یان کێشەی هەبوو دەتوانن بێنە ئێرە بزنێک ببین و دڵخۆشتر بن گەوت ماپ بەرلین هەرچەندە ماندووبوونی زۆری تێچووە بەڵام پرۆژەیەک نییە بۆ پەیداکردنی پارە بەڵکو ئامانج لێ دڵخۆشکردنی کەسانێکە و ئاسانکاریکردنە بۆیان تا بتوانن بە زوویی شوێنی بزن بدۆزنەوە و تێکەڵی سروشتی جوان ببن و دەرونیان ئارام بکەنەوە چونکە بزنە جوانەکانی بەرلین لای خەڵکی خۆشەویستن
تریلەری سێمین فیلمی The Batman بڵاوکرایەوە بە ناوی The Cat and the Bat هەردوو کارکتەری سێلینا و برۆس وین نیشان دەدات و هەندێک زانیاری نوێ لەسەر فیلمە نوێەکە کە هی The Batmanە نیشان دەدات کە لەم راپۆرتە باسی لێوەکەی. باشە دەگەڕێم و سەر بابەتی گوێگرتن لە میوزیکی بیانی و ئەو گەنجانەی کە لەو فۆکس بۆبەیە بیهنیمان کە بەشێکیان دەیانوت گوێ لە گۆرانی و میوزیکی بیانی ئەگرین وتمان کە زیاتر گفتوگۆی لەسەر ئەەکەین بابزانین میوزیک و گۆرانی کوردی لەکوێی دنیای هونەردایە کە لە لای گەنجان ئەو بۆشایەی دروست کردووە کە بچن گوێ لە گۆرانی بیانی بگرن. هەرچەند وتمان ڕەنگە ئێستا من لەگەڵ پسپۆری تایبەت قسە بکەم ڕەنگە هەڵە نەبێت بەڵام پێویست بکات کە زیاتر گرنگی بە میوزیک و هونەری کوردیش بدرێت. بۆیە دکتۆر هەنگاو ئەنوەر شێخانی مامۆستای زانکۆ و شارەزای میوزیکە بەیانی لەگەڵ منە بەخێر هاتی دژیت سپاس دەکەم. دکتۆر پێش هەموو شتێک بابزانین میوزیک و گۆرانی کوردی ئەو بۆشایە گەورەی بەجێهێشتووە کە گەنجانی ئێمە ئێستا ڕوودەکەنە گوێگرتن لە گۆرانی بیانی و میوزیکی بیانی؟ دەزانی شتێکەیە کە ئێمە هەوڵمان داوە خۆمان لێی نەبان بکەین لەو بارەوە ئەو ژەوەیە کە ئێمە بە دوو ئاراستەیەک باسی ئەوە دەکەن کە ئێمە دەبێت بگەڕێنە بۆ هونەری ڕەسەن و ئەو قسانەی کە هەن ئاراستەیەکیش کە بەرەو ئەو ڕەوتە نوێیە کە لە بەهۆی ئەو جیهانگەرای و ئەو ئەنتەرنێت و ئەوەی کە هاتوتە ئاراوە لەگە ئەو ڕەوتە دەڕوە بمانە نەمانەوێ گۆڕانی کۆمەڵایەتی هەمیشە کۆمەڵێک گۆڕانی تر لەگەڵ خۆی دێنتەکایەوە و کۆمەڵێک گۆڕانی ستاتیکیش دێنتەکەەوە کە هونەریش بەشێک لە مەسەلەی ڕوانگەی ستاتیکی و دەبی تەماشای بکەین بۆی تێبگەین کە ئایا ئێمە کێشەکان لە چێن دەرن ئایا هونەری ئێمە گوێی گەنجی ئێمە تێر ناکە ئایا لەگەڵ ئیحساسی ئەو ناگونجێ ئایا ئەوەی ئەو دەیەوێ چییە؟ طبعاً ئەمە بمانێت ئێستا بوومە هەمومان کە جل دەپۆشین کە خۆمان ڕێک دەخەین بەردەوام دەکەونە ژێر کاریگەری ئەو شتانەی کە لە ئەو کولتورە باڵایانەی کە بەرهەمهێنن لە هەم لە ڕووی ئابووری و لە هەموو بوارەکاندا دەکەونە ژێر کاریگەری ئەوان و ئەو حالەتی کاریگەری کولتوری نەتەوەکان لەسەر یەکتریان کولتورەکان بە تایبەتی ڕاستتر بڵێن کولتورەکان لەسەر یەکتر هەمیشە هەبووە بەڵام ئێستا بەرەو سنترال دەڕۆین سنترال بە شێوەیە کە ئەگەر سیر بکەین ئەوروپا باڵادەستە ئەمریکا باڵادەستە لەبەر بەرەوەی هەموو ئەو شتانێک کە هەن بە پێی ستانداردی ئەوانە و گەنجی ئێمەش بە دوای ئەوانەدا دەگەڕێت. دکتۆر بێجگە لەوە بە ئەوان کە باڵادەستنەوە هیچ شتێکی دیکە بەڵام لەلایەکی دیکەشەوە ڕەنگە ئەمە هۆکار بێت کە ئێمە دایمە لەژێر کاریگەری وڵاتێکی تر بووینە بۆ نمونە کوردی ئەوانی کە لە باشوور دەژین ئەو بەشێکە لە باشوور دەژین لەژێر کاریگەری عەرەبووینەوە بەشێکە لە ڕۆژهەڵات لەژێر کاریگەری فارس لەژێر کاریگەری تورک بۆیە لەگەڵ کولتوری ئەوان ڕاهاتون ڕەنگە گۆرانێکی فارسی زۆر چێژ بدات بە کەسێکی لە ڕۆژهەڵات گۆرانێکی عەرەبی چێژ بدات بە کەسێک لە باشوور ئەمەش هۆکارە؟ ئەوە لە سەرەتا ئەوە هەر زۆر زەق بوو یعنی ئێمە هەمومان ئەوەی کە لە کوردستانی باشوورین لەژێر کاریگەری کولتوری عەرەبیدا بوون بمانێ نەمانێ ئەوان ڕۆژهەڵات لەژێر کاریگەری ئەوەدا بۆ خۆجەرا باس کرد بەڵام ئایا لە ڕووی بەرهەمەوە ئێمە لەکوێین ئەوە مهمە ئەمە ئاتا ئێستا قسەمان لەسەر ئەوە نەکردیە ئێمە لەکوێین لەچی ئەو معادلەیە داین هونەرەکانمان ئەو هونەرێکە بەرهەمی دێنین کامانن ئایا ئێمە پاڵپشتی کامە دەکەین ئێمە دەزانی لە دوڕیانێک داین بە دوای خۆماندا دەگەڕین کۆمەڵێک گەنجی نوێ ئێستا هەن بەڕاستی زۆر جوان ئیش دەکەن ینی تێکەڵکێشێک دروست بووە ئاوێتەیەکەیە کە بەرهەمی جوان دێتەکایەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە هەندێک جار خوو بە ئەوە دەگرین کە لە شتی نوێ دەترسین بەڵام مەرجژنی ئەوەی نوێبی خراپبی و مەرجژنی ئەوەی کۆم بوو باش بوو
ئەنی ئەوەش بە ئەنی لە بەرچاو بگرین. جارێکیان برادێک زۆر قسەی کرد لەسەر کۆمەڵێک مەسەلەی لەوەی ئێمە دەبێت گرنگی بە هونەری ڕەسەم دەین و ئەوانە دواتر بۆ خۆیان سیدێکیان بڵاو کردەوە لە سیدێکە 15 سیدی نەفرۆشرا چ جای ئەوەی کە 500-600 سیدیان بە دیاری نار باوەڕ ناکەم دە کەس گوێ لێگرتبی کەواتە ئێمە دەبێت بزانین کۆمەلگاکەمان چی دەوێ و لە هەمان کاتدا نابێ ئێمە ئەو بنەما بەهێزانەی کە هونەری کوردی لە کۆمەلگای خۆمانەوە لە ڕێگە مێژوویەکەی هەڵقوڵاوە ئەوەش دەبیر بکەین دەبێ ئێمە ئەو ئاوێتەیە بکەین تەنها ئەوە نییە ئێمە چاولێکەرێکی 100% بین بەڵام نابێ خۆشمان لەوە لا بدەین کە لەژێر کاریگەریدانین بەڵێ هەیە نەک ئێمە هەموو نەتەوەکان هەموو کولتورەکان لەژێر کاریگەری ئەوی ترن بە شێوەیەکی کەم تا زۆر بەڵام هەمیشە گوێگریش شتی نوێی دەوێ ئەو شتی دەوێت کە گوێی تێر بکە ئایا ئێمە لە ڕووی کوالەتی بەرهەمەوەش لەو ئاستەین دیسانەشکە نەخێر لەبەرەوەیەک کوالەتی بەرهەم پێویستی بە بەرهەمێنانی باشە واتەوە لە ڕووی ئەجیزەوە لە ڕووی پێداویستیەوە بۆ نمونە ئێستا من لە کوردستان 24 من ئەگەر شاشەی کوردستان 24 لە ڕووی ڕەنگەوە چاوم تێر نەکا دەیگۆڕم ینی ئەوە حەقەتێکە بۆیە ئەم حالەتانە ئێمە هەڵمانەدا خوێندنەوە بۆ بکەین باشە هەر بۆیە دەبینین بەشێک لە هونەرمەندەکان گۆرانێکی کوردی ئەڵێت بەڵام بە ڕیتم و ئاوازێکی گۆرانیەکی عەرەبیە یان بە ڕیتم ئاوازێکی گۆرانێکی تورکیە بەڵێ ئەمە هۆکارێکی ترە بەڵێ هۆکارێکە بۆ کە گوێی بینەر تێر ناکات ئەم زۆر جار لە کاتی وانەکاندا نمونەیەک دێنەوە ئاهەنگی بگواستنەوە ئاهەنگی بگواستنەوە بمانە نمانە دەکەوێتە ژێر کاریگەری ئەوی تر و کۆمەڵی گۆڕانکاری هەر ئەو شێوازە ئاهەنگە نامێنێ لە مەراسیمەکەدا کە لە کۆندا هەبووە باشە ئێستا سەمای بکوزاوە لە ناوەڕاستدا هەیە ئایا هونەرمەندانی ئێمە توانیتیان ئەو بۆشاییە پڕ بکەنەوە گۆرانێک بۆ ئەو زۆرە سەمایە بەتایبەتی لە کاتی ئەڵقە لە دەستکردن زۆر جار گۆرانێکی عەرەبی هەیە کە بۆ هەر هەموو کەس ئەوەنە دووبارە کراوە ئەیزانێت هیچ هونەرمەندێکی کوردستانەوە کارە بکات ئەو بەرهەمێک ینی هونەری گۆرانیەک بەرهەم هاتووە کە ئەم بۆشایە پڕ بکاتەوە چونکە دەبێ ئێمە لەگەڵ ڕۆکی بەرەوپێچوونی کۆمەلگا بڕۆین ینی ئەوە حەقەتێکە بەڕاستی من هەموو جار یە قسە دەکەم ئێمە پێویستیمان بە پاڵپشتێکی بەهێزە بەهێز بەو مانایە لە سەرگەردانی لە مانی کاردا بەڵام لایەنی کەم پێویستیمان بە استراتیژێکە بۆ سیاسەتی کولتوری دکتۆر گەروا بڕوانین ئایا بزانین ئەو بەرهەمەی پاڵپشت بکرێ بۆ ئەوەی ئاراستەی کۆمەلگا بکە کامەیە ئەوە زۆر مهم باشە دکتۆر گەروا بڕوات مەترسی ئەوە هەیە کە گۆرانی کوردی و هونەری کوردی بەم جۆرە گۆرانیە بیانیانەکە زیاتر خۆیان ئەنوێنن کاڵ ببێتەوە؟ نا کاڵبوونەوە نییە دەکرێت بۆ لە ئێستا بە نمونەیەک بینیم کە شەڕی داعش دەستی پێکرد هەموو لە کایەکانی ژیان ڕاوەستا بە تایبەتیە تو ئینسان بە دوای ئەماندا دەگەڕێ بە دوای شتە سەرەتە ئەساسیەکاندا دەچی ئێستا بەرەبەرەوە ژێرخانی ئابووری دەست پێ دەکاتەوە کە ژێرخانی ئابووری دەستی پێکردەوە ئۆتۆماتیکیان گەشەی هونەری دەست پێ دەکاتەوە گەشەی کولتوری دەست پێ دەکاتەوە لەوێەوە ئێمە هەست بەوە دەکەینەوە کە بەرهەمەکان هونەری کوردی بسێتەوە ئاستێک کە ینی پێداویستی کۆمەلگاکە تێر بکە و ژیان گەشانەوەی ژیان دەست پێ بکاتەوە بەڵام ئەمە دیسانەشکان بانەچینەوە ئەو فۆرمەی کە پێشتر زۆر جار هاتوتە پێشمان کە ئەو پاڵپشتیانەش کە دەکرێت لە بۆ بواری هونەردا ئەوەندە بە دوو ئاراستە دەچوو یەکیان لایەنی میزاجی ئایا هەنگاو چەند لەگەڵ ئەو هونەرە پێخۆشە ینی پەیوەندی بۆ دانی ئایا ئەو هونەرە لە ئاستێکدایە من پێم خۆشە یان نە اینجا پاڵپشتی دەکەم و لایەن دومیشان چووە حالەتێک کە سەرگەردانی دروست بوو لە پاڵپشتەکان کە مەسەلەی شەخسی ئەوانە شتێکەوت ئەنجا لێرانە ببرن کێشەی گەورە لەوەدایە کە ئێمە دەبێ بزانین چیمان دەوێ ئەمەشیان لە ڕێی
استراتیجێکەوە دەبێت کە پلانێک بی پێمان بڵێ ئایا کامە هوەر پاڵپشتی بکرێ و بە چ جۆرێک و بە چ شێوازێکیش ئەوە زۆر میمە. باشە دکتۆر یەک پرسیاری دیکە کە دوا پرسیار بێت بچی تا ئێستا ئێمە باسی زۆر گۆرانیمان کرد کاریگەری زمانەکان لەسەر زمانی کوردی بە تایبەت لەسەر گۆرانی کوردی باسمان کرد بۆچی تا ئێستا میوزیک لە ناو کوردستانە نەبووە بە کولتور خەڵک گۆرانی یا میوزیکی بەبێ تێکست گوێ بگرێت تەنیا بەس میوزیک گوێ بگرێت هەستەکەم ئەو شتە کەمە نەزانم هەستەکەی من دروستە یاخود هەڵەیە خەڵک ئێستا بەس بە تەنیاش گوێ لە میوزیکە گرێت بەبێەوەی کە هیچ تێکستێکی تابێت لە هەموو دنیادا لە هەموو کۆمەلگاکاندا هەمیشە تەنها هوەرێک پەسەند نییە بە زۆری ئەنی هوەرێکەن گشتیە پۆپولەرە هوەرێکێ تایبەتە نخبەویە موزیکیش هەمیشە موزیک بە تایبەتی موزیکی ڕوت مجەڕەت تایبەتە یعنی شتێک نییە کە بۆ کۆمەلگایە ینی بۆ کۆی گشتی بی هەمیشە من حەزم لە شتێکە تۆ حەز لە شتێشتکە من شێوازێکی پۆشین جوور بەرگم پێ جوانە تۆ شێوازێک من شێوازێکی خوارم پێخۆشە تو زۆرێک خواردن کرد پێخۆشە گەواتە جۆرا جۆری دەوڵەمەندیە و لە هەمان کاتیشدا ئەومان لە یاد نەچێت کە بەشێکی زۆری گەنجەکانی ئەمڕۆمان بەواستەی ئەو سۆسیال میدیایی و یوتیوب و ئەوانە هونەری جوان پێشکەش دەکەن و جێگای دەستخۆشیە و دەبی پاڵپشتی بکرێن. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر هەنگاو ئەنوەر شێخانی کە مامۆستای زانکۆ و شارەزای میوزیک و ئەم بەیانیە لەگەڵمان لە بیانی 24 بەشدار بووی سپاس دەکەم. زۆر سپاس بۆی باش. بەڵێ بەردەوامی لەگەڵتان بە چەند بابەتێکی دیکە کە ئەمڕۆ وەک بینیتان کۆمەڵە بابەتمان بۆتان هەڵبژاردووە کە هیوادارین بەدڵتان بێت و جگە لەوەش کە بابەتی هوەریمان باس کرد لە پرۆگرامی ئەمڕۆمان باس لە تەندروستی دەم و ددانی شەکەین و ڕێگەکانی سپیکردنەوەی ددان باسی لێوەکەین بزانین بە چ شێوەیەک ئەتوانین ئەو بەرهەمە تایبەتانی کە هیچ سپیکردنەوەی ددانن بۆ زۆر جۆرا و جۆریشن لە بازاڕ و دەرمانخانەکان چۆن بەدەستیان بێنین و هەویری تایبەت با سپیکردنەوەی ددان هەیە یان جێڵی تایبەت هەیە پزیشکانیش ڕێگەی تایبەتیان هەیە بۆ سپیکردنەوەی ددان بەڵام هەندێک پێکهاتەی دیکەی سروشتی هەن کە ئەتوانن یارمەتی دەربن بۆ سپیکردنەوەی ددان لەوانە شلیک کە ترشی مالیکی تێدایە و ڕپلی هەیە لە ڕوونکردنەوەی ڕەنگی ددان هەروەها ئەنەناس و پاپایە و شیر ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیشیان هەیە ئەمانیش وەکو پێکاتە سروشتەکان یان وەکو ئەو مادە سروشتیانەی کە هەن بەڵێ و ئەمانە زیاتر قسەی لەسەر بکەین بەڵێ بۆی کە ڕێگەی دروست نیشانی ئەوە بدەین دەبێت پسپۆڕێکی تایبەت وەڵامدەری پرسیارەکانی ئێمە بێت بۆی کە بەرچاوڕوونێک بە ئێوە بدات چۆن بتوانین کە دەمودەدانێکی سپیمان هەبێت و دکتۆر دیمەن ئەنوەر پزیشکی پسپۆڕی دەموددان ئەم بەیانیە لەگەڵ ئێمەیە بەخێراتی دکتۆر دیمەن بژیت سپاس بۆتە هەموو جار کە کەسێک حەز بکات پێ بکەنێت بێگومان پێکینەکەی جوانترە بێت کاتێکە دەموددانێکی سپی هەیە و زۆر جایش ئەوەی پسپۆڕی دەموددان زۆر گرنگیە خەنە سەر ئەوە کە دەموددان زۆر گرنگیەکی تایبەتیە بە تایبەتی سپیبوونی و دروستبوونی ئەوە دروستبوونی ددانەکان جا بابزانین ئەو ڕێکارانە چین و ددانی سپی بە چ ددانێک دەوترێت سپی کامانە نەو ددانانی کە سپین ڕاستە سەرەتا دەمەوێت زۆر سوپاستان بکەم بۆ ئەم باکێشدا بۆ هیوایە بتوانین سوودێک بگەێنین سەرەتا بەنسبەت سپیکردنەوەی دەموددان دەبێت پۆلێم بکەین ئایا سپیکردنەوەی دەموددان هۆکارەکەی چییە و چەند زۆرە دەموددان زەربوونی دەموددان هۆکاری زۆرە بێگومان یەک لەوانە ئەو خواردن و خواردنەوانی کە ڕۆژانە دەخورێ بۆ نمونە چایە قاوەیە
وا دەکات کە ددان زرد بکە بە مروری زەمن زەردی دەکات یەک لە هۆکارەکانی تر بریتێ لە هۆکاری جگەرە کێشان کەوا دەکات تۆ هەرچەند پرۆدەکتی سپیکردنەوە بەکاربێنی ئیسفادەیەکی لێ ناکەی لەبەرەوەی جگەرە کێشان خۆی لە خۆی داوا دەکات هەم نەخۆشی پۆک دروستکە هەم ددانەکان زرد بکات بەڵێ هۆکاری تر هەیە بۆ ماوەیە ددانەکە خۆی ڕەنگی زەردە واتە خۆی لە خۆی ڕەنگەکەی سپی نیە زەردە بە چەند ڕێگەیەک ئێمە دەتوانین ددانەکان سپی بکەینە سپی بکەین یەک لەو هۆکارانە بریتە لە شۆردنی تەندروستی دەم و ددان ڕۆژانە دووجار بە بەکارهێنانی فڵچە و معجونی نۆرمەڵی ددان دەتوانی سپیکردنەوە ئەنجام بدەیت شێوەی تر هەیە دەتوانین لە کلینیکەکان ئەنجامی بدەیت بۆ سپیکردنەوە یەک لەو ڕێگایانە لەیزەری ددانە لەیزەری ددان کە لە کلینیکەکان ئەنجام دەدرێت و جۆری تر هەیە کیمیکەڵە کەوا لە کلینیکەکان مادەیە لەسەر دداندا دەندرێت ڕەنگەکەی سپی دەکرێتەوە باشە دکتۆر بۆیە منەوە پرسیارم کردم ددانی سپی مەبەستمان کام ددانەیە چونکە هەندێک کەسەیە خودی خۆی سروشتی دەم و ددانی خۆی وایە ڕەنگێکی ئەو سپیسپیەی نییە بەڵام هەموو پرۆدەکتەکان بەکارەهێنێت چۆن بزانین ئەمە ڕەنگی ددانی خودی ئێمەیە پێویست ناکات ئیتر ئەوە پرۆدەکتی جیاوازی بۆ بەکاربێن یا ئەگەر بەکارمان هێنایە کاریگەریە بێت سپیتریەکاتەوە بێگومان بە سەردانکردنی پزیشکی ددان دەتوانێت بۆ دڕۆن کاتەوە ئەو ددانە ڕەنگەکەی خۆی وایە یان ڕەنگی دەرەکی گرتووە دوو جۆر ڕەنگ هەیە ڕەنگی دەرەکی و ڕەنگی ناوەکی ڕەنگی دەرەکی ددانەکە ڕەنگی دەرەکی گۆڕاوە ئەوە تەنها دەتوانێت بە شوشتن و بە پۆلیشێک ڕەنگەکەی لا بچێ بەڵام ددان هەیە خۆی ڕەنگەکەی زەردە ئەوەیان بە پرۆدەکتی دەتوانی بە لێزەر بە هۆم بلیچینگیش دروستکردنی قاڵبە لەگەڵ مادەیەک دەتوانێت چارەخواز لە ماڵەوە بەکاری بهێنێت بڵێ بەڵام ئەو ڕەنگانە بەڕاستی بڵێ تەنها بە فڵچەی ددان و ئەو شتانە ڕەنگیان سپی نابێتەوە باشە ئەگەر بمانەوێت باسی ئەو بکەین ئایا هەر لە سەرەتاوە کاریگەری هەیە کە ئەگەر کەسێک بێوێت ددانی منداڵەکەی سپیە هەر بەو سپێتیە بمێنێتەوە ئەبێت چ کارێک بکات بۆی کە ئەو ددانەوە بمێنێتەوە یاخود بۆ منداڵی ساوا بچووکیش ئەکرێت ئەو ڕێکارانە بگیرێت خۆی سپێتی زۆر گرنگ نییە بە تایبەتی بۆ منداڵ تەندروستی ددانەکە گرنگە بۆ منداڵ چونکە ددانی شیریە تۆ گرنگە بیپارێزی بۆ ئەوەی کلۆر نەبێت بۆچی زۆرجار هەیە کلۆری ڕاستە دەڵێن ئەو ددانە شیریە دەکەوێت و ددانێکی هەمیشەی هەیە بەڵام خۆی ئەو ددانە کاتێک کلۆر دەبێت و تێک دەچێت زۆرجار هەیە ددانەکە زووتر دایکەکە دەچێت بۆی دەکێشێت بە تایبەتی ددانەکانی پشتەوە وا دەکات ددانە هەمیشە یەکان بە ناڕێکی بێنتەوە یعنی گرنگە ددانی منداڵ لە بچووکیەوە بشۆردرێت ئەوە گرنگە نەوەکو بڵێ سپی بکەمەوە ددانی منداڵ زۆر تەواو هەبیری ددان تا چەندە ئەتوانێت کاریگەری هەبێت بۆ نمونەیەکی گەڵێ فلان مارکە بکڕە فلان جۆری هەبیری ددان بکڕە ئایا هەبیری ددان کاریگەری هەیە لەسەر سپیکردنەوەی ددان خۆی لە خۆیدا هەویری ددان هەموو هەویرێکی ددان کە ڕێژەی فلۆرایدەکەی 1500 ppm بێ کەسی نۆرمەڵ دەتوانێت بەکاری بهێنێ وەکو ئەدەڵت گەورە بۆ منداڵ 500 ppm بێ بۆ سپیکردنەوە هەندێک پرۆدەکتی تایبەت هەیە کەوا دەتوانین بۆ ماوەیەکی مەحدود بەکار بهێنرێ مادەی هایدرۆجین پێرۆکسایدی تێدایە دەتوانرێت کاریگەریەکی هەبێ بەڵام بێگومان وەکو لەیزەر نییە باش باسی لەیزەرمان کرد دکتۆر لەیزەر چەند جار ئەکرێت کەسێک لەیزەر بکات ئایا کاتی هەیە ماوەی ئەگەر زیاتر لە جارێک ئەنجام بدرێت زیانی هەیە لەو ماوەی کە ئیتر بۆی دانرا بەڵام کەسەکە هەر ڕازی نییە بۆ سپیە حەزەکە سپیتر ببێتەوە سەرەتا گرنگە بزانین لەیزەر بۆ چێ ناکرێت ئەوانەی کە ددانیان تەحەسوسی هەیە هەستیارە خۆی ناتوانین بیکەین بۆی ئەوانەی پووکیان کێشەی هەیە ناتوانین بیکەین ئافرەتی شیردەر کەسی خوارد تەمەەن 18 ساڵ ئەوانە ناتوانین بۆیان بکەین کەسی جگەرە کێش بە هەمان شێوە چونکە بۆی دەکەیت و ئیسفادەی نیە ئەو نیکۆتینە لە جگەرە هەیە تێکی دەداتەوە بەنسبەت لەیزەر دەتوانین چەند جار بیکەین لەیزەر خۆی ساڵی جارێک دەتوانی بکرێت بۆ ساڵێک دەمێنێتەوە ئەویش دەگەڕێتەوە سەر پێ کاتەی ددانەکە و تۆنیەتی خواردنی کەسەکە واتە ئەو خواردنە ڕنگدارانەی کە هەیە نابێت بیخوات یا خودت کە دەیخوات دەبێت ڕاستە خۆ ددانی بشوات بەڵام دووبارەکردنەوەی زیاد لە حەد نابێت لەبەرەوەی مینای ددان لا دەبات باشە
هەندێک جار کە سەیری ڕێنمایەکانەکەی تر چۆنەڵێت لە سوشیال میدیا ئەگەر تەوێت ددانت وا بپارێزی لاپەڕی فڵان هەیە وەرە ددانەکەت ئەلێ و پرۆداکتێکەیە بەڵام هی پزیشک نییە چۆنەڵێ گیراوەیەکە یاخود دەرمانێکە بەکارهێن ئەمانە تا چەند دروستن بەکار بهێنن ئەگەر لەژێر چاودێری پزیشکانە ڕاستە بەڕاستی سوشیال میدیا ئێستا ڕۆڵێکی دەتوانم بڵێم خراپی جێراوە لە ددان زۆر جار دەبینم دانراوە دەڵێ لیمە و سۆدا بەکاری بێنە زۆر خراپە لەبەرەوەی مینای ددانت لا دەبات بەڕای من هەموو شتێک وەکو هەویری ددان یا خۆسپیکردنەوەی ددان لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆر بێت باشە دکتۆر بۆی کە من هەڵە نەکەم جگە لە لیزەر شتێکی دیکەشە دوودت ئەوەش هۆم بلیچینگ ئەوەیان چییە چۆن ئەکرێت کەسێک ئەگەر ددانی زەردە سوودی لێوەربگرێت ئایا لە لیزەر باشترە یاخود لە لیزەر باڵێن ناڵێن خراپتر بەڵام وەکو لیزەر نییە خۆی هۆم بلیچینگ دەتوانرێت دوای لیزەر بدرێتە نەخۆش واتە کە لیزەری کرد بۆی مودەتێکی زیاتر بمێنێتەوە یاخود کەسەکە مناسبەیەکی هەیە بەکاری دێنێت بۆ بەیانی دانەکانی زۆر سپیە بەبێ لیزەریش دەتوانێت بەڵام ددانەکە نابێ ڕەنگی دەرەکی لەسەر بێت سەرەتا شوشتن و پۆلیشینگێکی بۆ دەکرێت لە کلینیک دواتر هۆم بلیچینگی دەدرێتێت قاڵبێکە بە قیاسی دەمودانی سارەخوازەکە دروست دەکرێت دواتر لەگەڵ مادەیەکە پێی دەدرێت هەفتانە بەکاری دەهێنێت لە ژێر ڕێنبرانی باشە لە ژووری کۆنتترۆڵ ئێستا لەسەر ئەم بابەتە گەرماوانیش کردیانە بەمژاری خۆیان قسەی لەسەرەکەن پرسیاری ئەوم لێکەن کە دەیانێ بزانن ئایا شوشتنی ددان چ کاتێک واکات کە مینا بڕۆ چکە هەندێک جار دەڵێن کە شەو نابێت ددانەکان بەیانیان زوو هەبێ شەو بیشۆیت و بەیانیان ئەگەر بیشۆی میناکەتە بات یان ئەگەر شوشتنی ددان لە کلینیکەکان بکەیت ئەوە مینا ئەسلەکەی ددانت ئەبات ئەیتر مینای ددان نامێنێت و ڕەنگی زەر دەبێتەوە ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە بەڵێ خۆی ئەوە هەڵەیەکی باوە زۆر چارەخوازەکان کە سەردانمان دەکەن ئەو شتە دەڵێن غەسل ناکەم ددانم ناشۆم مینای ددانم دەڕوایان لە ددانەکە لە ڕاستی داوانیە غەسلی ددان ساڵی جارێک یا خو 6 مانگ جارێک زۆر بگرە ئیسفادەی زیاترە لەوەی کەوا مینای ددان ببات چونکە ئێمە ددانەکە ناڕندرێ بە هیچ شێوەیەک تەنها ئەو کلس و پیسەی کە لە سەرەتی لای دەبات و پۆلیشینگەکەش تەنها خاوێنی دەکاتەوە بەڵام ئەوە گرنگە کە پۆلیشینگ زوو دووبارە نەکرێتەوە واتە کەمتر نەبێت لە 6 مانگ جارێک کەواتە گوێتان لێ بوو بچون بۆ لای دکتۆر دیمەن باددانتان بۆ بشوات تەمەن ئەو تەمەنی کە بۆی ئەکرێت ددانشتن ئەنجام بدرێت لە کلینیک چ تەمەنێک ڕاستی تەمەنێکی دیاری کراو نییە چونکە ئێمە هەر منداڵ کاتێککە سەردانمان دەکات بچووکە بۆ ئەوی ترسەکەی بشکێ سەرەتا پۆلیشینگێکی بۆ دەکرێت بە مادەی فلۆرایت تەمەنێکی وای نیە هەر کاتێک پێویست بوو دەکرێت باشە باسی منداڵمان کرد بابەتەکەش ددانە هەندێک مناڵ هەیە کە ئیتر چۆنەڵە خویەکیان گرتووە بە مەمەی وشک هەندێکە سەڵێت ددانەکەیانتە پێشەوە هەندێکە سڵێت ڕەنگەکەی تێک ئەدات بەگشتی باسی زیانەکانی ئەکرێت زیانەکانی بۆ ددان چینەوە بڵێ خۆی مەمەی وشک هەتا تەمەنێک لە منداڵیدا ئاساییە بۆ نمونە هەتا 2 ساڵی منداڵ کە دەیخوات زۆر ئاساییە لە تەمەنی 2 ساڵ تا 4 ساڵی منداڵ خۆی وازی لێ دێنێت بەڵام گەر مهمەکە ئەوەیە لە دوای تەمەنی 4 ساڵی وازی نەهێنات داهاتوەکەی باش نابێت چی دەبێت ددانەکان بەرەو پێشەوە گەشە دەکەن شەویلاگی منداڵەکە بچووک دەبێتەوە بەڵێ و هەروەها وا دەکات ددان کە پێ دەکەنێت زۆر لە پێشەوە دیار بێت پاش ئەوە سێلف کۆڕێکتینگ نییە لە تەمەنی 2 ساڵ تا 4 ساڵی ئەگەر منداڵەکە وازی لێ هێنا سێلف کۆڕێکتینگ هەیە واتە ددانەکان خۆیان چادەکانەوە بەپێی بحوثات بەڵام لە دوای تەمەنی 4 ساڵ یا لە دوای تەمەنی 5 ساڵ هەر بەردەوام بوو ئەوە پێویستی بەوەیە کە ڕاستکردنەوەی دانی بۆ بکرێت و بەداخەوە لە زۆربەی حاڵەتەکانیش کێشانیان هەندێک جار بۆ دەکرێت باشە جلی بووک زۆر جوانە هیچ کچێک نییە حەزی لە جلی بووک نەبێت لە بەری نەکات و سپێتەکەی نەدرەوشێتەوە جوانەکەی لەوەیە کە کاتێک کە پێ ئەکەنێ زەردەخەناکە لە وێنەکان ددانێکی سپی و جوانیشی هەبێت بۆ ئەو خانمانی کە ئێستا دەستگیراندارن و پرۆسەی هاوسەرگیریان لە بەردەمایە و وێنە ئەگرن و جلی بووک لە بەرەکەن چ ڕێنماییەکت هەیە بۆ ددانەکانیان پێشەوەی کە دەست بکەن بە وێنەگرتن و یاخود ئاهەنگێڕانوانە بۆ کە ددانێکی سپی و جوانیان هەبێت بڵێ سەرەتا لە هەمووی گرنگترەوەیە سەردانی پزیشکی دام بکەن کلس و ڕەنگی دەرەکی هەبێ لا ببدرێت و نەخۆش حەزی لێبوو زۆر جار هەیە لەیزەر دەکات پێش ئاهەنگی گواستنەوە دەتوانین ددانێکی سپی نیشان بدات هەیە هۆلی و سمایل دەکات بەڵام بۆ شێوەیەکی کاتی بۆ شێوەیەکی کاتی شتێک هەیە پێ دەوترێت سناب ئۆن سمایل سناب ئۆن سمایل ئەوە چییە قاڵبێکە
تەنها بۆ کاتی مناسبەکانە یاخود کاتی ئاسایش بەڵام ناتوانانی نانی پێ بخۆی ددانێکی سپیە قاڵبێکە وەکو هۆڵی و سمایلە بەڵام زۆر زوو دەردەچێت لە ماوەی 3 ڕۆژ دەتوانی بۆ دروست بکەیت کەمتریش ئەگەر بیەوێت دەتوانێت ئەوش ئیسفادەی لێ تا چەندێک دەتوانێت لە ددانی دای بنێت دەتوانێت تەنها نانی پێ نەخوات نانی چەند دەتوانێت بەکاری بێنێت دەتوانێت بەڵام نانی پێ نەخوات زیان ناگەێنێت بە ددانە سەرەکیەکان لە ناوە ئەگەر خواردنی پێ بخورێت یاخود خواردنەوە کەوا شەکری تێدا بێت زیان دەگەێنێت و شەوانیش دەبێت لای ببات باشە دەستەکانت خۆش بێ دکتۆر دیمەن ئەنوەر پزیشکی پسپۆری دەم و ددانم بەیانێ لەگەڵ ماوەی سپاس دەکەم زۆر سپاس بۆ میواندانیتان بابگەڕێنەوە ناو دنیای هونەر و گۆرانی هونەرمەند شەیدا نوێترین گۆرانی بڵاو کردوتەوە بە ناوی گوڵە ماڵێ کە گۆرانی گوڵە ماڵێ ئاوازی سپاسانەکەم کە تاوەکو ئەم کاتە لەگەڵ منامانەوە بینەری پرۆگرامی ئێمە بوون هیوادارم کە سوودمان بەیوەگەاند بێت تا بەیەگەیشتنەوەیکی تر لە نێوان من و ئێوە خواتان لەگەڵ ماڵتانەوە